السلام عليكم. كومالي جنزان باشن أحواله سلامة باشن أحواله باشا سلامة ساكن أحوال باشا سلامة من ياخو باشن أحوال باشا جويكي خوش وهيا جويكي خوش أجريكي خوش وشايكي جوانو إيك لو نعمتانيك يعني نعمتك خوش وشاك أبو إنساني أو إنسان لقال كوماليك هاوري باش وشاك ده دڵێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم فلينظر من يخالل يعني تەماشاکە کێ دەکەی بە هاوڕێی خۆت گوتراویشە الصاحب ساحب يعني هاوڕێی ڕاکێشەر يعني چ ڕاکێشەر يعني یان بۆ لای چاکەی ڕاددەکێشی یان بۆ لای خراپەی ڕاددەکێشی ئیدی دەستان خۆش بێ مێشتم با سلامێکیان لێ بکەم و چایەکی بەیەکەوە بخۆینەوە هەر خۆشە و جێوێکی خۆشە الحەمدولله زا ئینسان لەسەریشی گوێ بیستی ئاەتێک و فەرمایشتێک و قەولێکی خۆشیش بێ معنای وایە ئەوە خۆشتر دەبێت کە ئینسان لە هەر شوێنێک هەبێت چوو بۆ هەر شوێنێک ئاگای لێ بێت سنوورەکانی خی گەورە نەشکێنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ اتق الله حيثما كنت لە هەر شوێنێک هەی ئەی ئینسان ئەی گەنج سنوورەکانی خی گەورە بپارێزە و سنووری خی گەورە نەشکێنی بۆچی وا دەڵێم لەبەرەوەی زۆرێک لەو خەڵکانی کە دێنە دەرەوە هات تەماشاکە ئێستا لەو دەشت و دەرەی ئەو ڕۆکە ڕۆژی جومعەیە زۆر خەڵک هاتووە تەماشا دەکەی نێرگەلەیەکی داناوە دەیکێشیت هەیە دیجەیەکی داناوە گوێ لە گۆرانیەکی حرام دەگریت هەیە بنەوەیەک لە نەوەیەکی یعنی دیکە تووشی تاوان و گوناه دەبێت کە دێتە دەرەوە بەڵام ئینسان ئەگەر بێتە دەرەوە بیر لە دروستکراوەکانی خی گەورە بکاو جەوەیەکی خۆش وەربگرێ و دەگەڵ دوو سێ هاوڕێی باش بێتە دەرەوە و جەو گۆڕینێک بێ و یعنی تووشی گوناه و تاوان نەبێ ئەوەش بۆ ئینسانی هەر عیبادەتە ئەوەی کە گرینگە ئینسان ئاگای لێبێت تووشی گوناه و تاوان نەبێت دەستان خۆش بێ و یاڕەبێ هەر لە خۆشی دابن ئینشاءالله ئەوە چاکەشیان تێکت بە سەر چاو بخۆینەوە لەگەڵ ئەو گەنجانە خۆشحاڵ بوو مەڵا دەستان خۆش بێ جەوەیەکی خۆشە و